سروشتی دەسەڵاتی کوردی و حیزبە باڵادەستەکان وایە لە کاتی نزیکبوونەوەی هەڵبژاردن دێنە ناو خەڵک و بە دروشم و جێبەجێکردنی پرۆژە سۆزی جەماوەر بۆ خۆیان ڕادەکێشن. هاوڵاتیانیش دەڵێن دەبێ حکوومەت بەردەوام لە ناو خەڵک بێت و خزمەت بکات ببێت جیاوازی، نەک لە کاتێکی دیاریکراودا بێتەوە ناو خەڵک و بە بانگەشەی شکڵی بەڵێن بدات و خەڵک ناچار بێت دەنگ بدات، دوای هەڵبژاردنیش پشت لە میلەت بکات. گوێ لە میلەتەکەی خۆی بگرێت ئەکە حکوومەت باوکی میلەتە، ئەی ئەم میلەتەش حکوومەتیش بە میلەتەوە هەیە، وانە حکوومەت میلەت پێکی هێناوە. ئەگەر میلەت دەنگی یایتە تۆی خستە شوێنەکەەوە، یعنی تۆش بە شێوەیەکی شایستە سەیری میلەتەکەوکە، میلەتەکە بە جوانی بەخێوکە. ئێمە هیچ داواکاریەکمانیەوەکو هاوڵاتیان تەناوەیە کە حکوومەت بە شێوازێکی جوان میلەت بەڕێ بەڕێوە و حکوومەت زیاتر لە کاتی حملە ئینتیخابیە نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانە زیاتریەتە ناو جەماوەرەوە و بە کۆمەڵێ دروشمەوە، دواییش وەکو ئەوە نییە کە پێشتر ڕێکلامی بۆ کردووە، وەکو ئەوە دەرناچێت دوای پشت لە میلەتەکە بۆ 4 ساڵی ئایندە، یعنی ئەم میلەتە تاکەی ناچێتەوە بەخۆیە، ئەبێ هەڵوێستێ وەرگرە میلەتیش. پێویستە هەموو کاتی حکوومەت لە خزمەتی خەڵکا بێت و خزمەتگوزاری بە خەڵک پێشکەش کاتی هەڵبژاردنەکان دروشم و چەندها عیلانات و ئەماکەینەوەکەین دواییشۆ کە هیچ شتێکی وان نییە و بەشی زۆری وڵاتی هەرێمی کوردستان شارەزای حیزبەکان بوون و دەسەڵاتی کوردی متمانی نەماوە، بەوەی یەندە دروشم و بانگەشە بڵاو دەکاتەوە کردار نییە و پرۆژە جێبەجێ ناکات. حیزبەکانی دەسەڵات هەڵبژاردن دەکەنە دەرفەتێک بۆ ئەوەی خەڵک بۆ ماوەیەکی کاتی ئاشت بکەنەوە و دیسانەوە دەنگیان پێ بدرێتەوە. بێهیواکردنی تاکی کورد لەلایەن دەسەڵاتەوە خەڵکی هۆشیار کردوێتەوە لەوەی جارێکی تر ئەو حیزبانەی میلەتیان ڕوبەڕووی دەیان کێشەی ژیان و قەیرانی دارایی و قەرزی نێودەوڵەتی کردوێتەوە دەنگیان پێ نەدرێتەوە و فری و بە بانگەشەکانیان نەخۆن. حکوومەت لە هەموو قۆناغێکا بێ خزمەتکاری میلەت بێ، ئەبێ بۆ بەرژەوەندی میلەت پێگەێنرابێ. بەڵام لە کوردستان هەستەکەم جیاوازە لە کاتی هەڵبژاردنەکانە کۆمەڵێک بڕیارە درێ بە خەڵک کۆمەڵێ بڕیار کە حکوومەت خۆشی ئەزانێت لە توانای خۆیانە، بەڵام ئەم بڕیارانەدا و دواتری جێبەجێ ناکە. بەڵێنەکانی جێبەجێ بکات. ئەرکی حکوومەت ئەوە نییە بەعکسەوە تەنها لە کاتی هەڵبژاردنەکانە خەڵکی بکوێتە بیر و بە وعد و بەڵێن بدات و داواکاری بۆ خەڵکی دابەزێنێ. ئەرکی حکوومەت ئەوەیە ئەرکەکانی جێبەجێ بکات و بەڵێنەکانی خۆی باتە سەر بەداخەوە کە لە کاتی هەڵبژاردنەکانیشە ئەو بەڵێنانەی کە ئەیکات بەداخەوە جێبەجێ ناکات. چاواشەکاری دەسەڵات و بێکرداری بەڵێنەکان و بێکاری و نەمانی هەلی دامەزراندن و مافا سەرەتایەکانی ژیان وای کردووە خەڵکی هەرێم بە ڕێژەیەکی زۆر متمانی بە پرۆسی هەڵبژاردن نەمێنێت و بایکۆتی پرۆسەکە بکات. چاودێرانی سیاسی پێیان وایە هاوڵاتیان نابێ بایکۆتی دەنگدان بکەن، دەبێ هەموو بچنە سەر سندوقەکانی دەنگدان بە دەنگەکانیان ئەو کەس و لایەنانە سزا بدەن کە بوونەتە هۆی کێشە و قەیران بۆ هەرێمی کوردستان. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.